لەسەر ئەمە زانایانی سەلەفی ساڵح پێشینە پیاو چاکەکانمان ڕۆیشتون هەر لە سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەتا ئەمڕۆ ئەوانەی شوێنی ڕێبازی پێشینە پیاو چاکەکان سەلەفی ساڵح کەوتون لەسەر ئەمە بوون بەم شێوە بوون. بەڕای کوڕی عازب ئەفەرمێ 300 کەس لە ئەهلی بەدر ئەوانەی کە ئەهلی بەدر بوون سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم چاوم پیان کەوتووە یەکێکیان نەبووە لەو 300 کەسە ئیلا حەزی کردووە کە سەحابەیەکی تر وەڵام باتەوە کاتێ پرسیاریان لێ کردووە. خۆی ئەوانەی بەشداریان کردووە لە جەنگی بەدرا 314 کەس بوون. ئەفەرمێ من چاوم بە 300یان کەوتووە هەر هەمویان کاتێ پرسیاریان لێ بکردایە پرسیارت لیان بکردای حەزیە کرد یەکێکی تر وەڵام باتەوە ئەو وەڵام نەداتەوە لە ترسان نەوەک قسەیە بکە بە ناوی خواوە گوناحبار بێ. عەبدوڕەحمانی کوڕی ئەبی لەیلا ئەفەرمێ 120 لە ئەصحابەکانی پێغەمبەرم بینی صلی الله عليه وسلم کاتێ پرسیاری حەدیثێکی پێغەمبەریان لێ ئەکرا یا پرسیاری فتوایەکیان لێ ئەکرا حەزیانە کرد یەکێکی تر وەڵام باتەوە خۆیانیان لێ ئەدزیەوە نەوەک سێنگ دەرپەڕەن و خۆیان بکەن بە عالم بەسەر خەڵکەوە. ئیبن عومەر سەحابەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و کوڕی ئیمامی عومەرە و مەشهور بووە لەناو ئەصحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە زیاتر لە هەمویان فتوای داوە. ڕۆژێکیان کابرایەک ئەعرابی ئەگا پێی ئەڵێ تۆ عەبدوڵای کوڕی عومەری؟ ئەڵێ بەڵێ. ئەڵێ زۆر پرسیارم کرد تا تۆیان پێ پیشاندام پێم بڵێ ئایا خوشکی باوک میراث ئەبا؟ خوشکی باوک میراث ئەبا؟ فەرمووی نازانم. وتی تۆ ئەڵێی نازانم حتا گەشتمەتە تۆ بە چی حاڵێ؟ فەرمووی بڕۆ پرسیار لە سەحابەکانی تر بکە من نایزانم. زۆر سەیرە خەڵک ئەمڕۆ مسابقە ئەکا و پێشبڕکێ ئەکا کە خەڵک پرسیاری لێ بکە. باوەڕ بکە لە مەجلیسا دانیشتوین خەڵک پرسیاری کردووە یەکسەر کابرایەکە لەو لاوە وەڵامی داوەتەوە دوای ئەوەی وەڵامی داوەتەوە ئەم جاوتێتی وەڵا خۆ مامۆساش باشی لێزانێ یعنی خۆی وەڵامی داوەتەوە بۆ ئەوەی تۆیش وەکو ئەو قسە بکەی ئەڵێ مامۆسا باشی لێزانێ یعنی ها مامۆسا تۆش قسەکەی من بکە کابرایە نەخوێنەواریشە. زۆر کێشەیە. ئەبی حوسەینی ئەسەدی ئەفەرمێ سەیرم دێ ئەمڕۆ خەڵکانێک پرسیاریان لێ ئەکرێ وەڵام ئەدەنەوە ئەگەر ئەو پرسیارە لە ئیمامی عومەر بکرایە ئەهلی بەدری هەمووی کۆ کردەوە و ڕاوێژی پیانە کرد بزانم چۆن وەڵامی بداتەوە بەڵام ئەو زۆر بە ئاسانی وەڵام لە دەمی دەرئەچێ بەداخەوە. قاسمی کوڕی محەممەدی کوڕی ئیمامی ئەبوو بەکر پرسیاریان لێ کرد کابرایەک پرسیاری لێ کرد وتی نایزانم. وتی من چەندێک ڕێگام بڕێتە هاتوومەتە لای تۆ ئێستا تۆ ئەڵەی نازانم. وتی تەماشای درێژی ڕیشم مەکە تەماشای ئەوە مەکە خەڵک دەوروبەری گردووم و کردمیانێتە عالم واللهی نایزانم حەزەکەم زوانم ببڕن بەس بە دەمی خواوە بە ناوی خواوە قسەیەک نەکەم کە شارەزاییم تیان نییە. پرسیاریان لە سەعیدی کوڕی جوبەیر کرد کە تابعی بووە یەکێک بووە لە عالم و لە پیاوە خواناسەکان پرسیاریان لێ کرد لەبارەی تەلاقەوە فەرمووی نازانم. ئەوانەی وا بە دەوریان وتیان باشە قەینات تۆ ئەڵەی نازانم فەرمووی وەڵڵاهی مەسئەلە نییە لە تەلاقا پرسیارم نەکردبێ لە عولەما لە سەحابە بەڵام حەز ناکەم هەلە خۆمەوە شتێک حەڵاڵکەم یا شتێک حرامکەم بۆیە خۆمم لێ بە دوور گرتووە. یعنی پیاو چاکان ئەگەر لەوانەیە عالم بوو بێتن لە مەسئلەیەکی ترا بەس لە مەسئلەیەکی ترا کە شارەزایی تەواویان نەبوو بێ پرسیاریان لێکرابێ جوابیان نەداوەتەوە مادام خەڵکێک هەبێ لە ئەوان زاناتر ببێتن. مەرج نییە کەسێک لە بڕێ مەسئلەیە عالم بێ یا قسەزانی سەر مینبەر بێ یا وتاربێژی کەناڵە ئاسمانەکان بێتر هەموو شتێک بزانێ. مەرج نییە خۆشەویستەکانم. زۆر جار هەندێک بابەتمان بۆ دێنن باسەکەن ئەڵێن فلانە کەسیان فلانە کەسیان طبعاً کەسێکی زانایە و زاهیر لەبەر چاو خەڵک وەڵامی داوەتەوە سەیرەکەین هەر زۆر غەڵەتیە گەورەی کردووە هەر زۆر غەڵەتیە گەورەی کردووە هاوە سەر مینبەرێکیشەوە یا لە کەناڵێکی ئاسمانی قسە ئەکا بۆ خەڵکی